وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای کەرکووک وەکو بەڕێوەبەری بەشی کاروباری هونەری ئاماری ڕووداوەکانی ئەم ساڵ کە 2019 زۆر زیاتر بووە لە 2018 ئەمە ژەکەڕێتەوە بەڕاستی بۆ پابەندنەبوونی شۆفێر بە یاساکانی هاتوچۆوە. یعنی بۆ نمونە ئێمە لە ساڵی 2018 عدەدی قوربانیەکان کە بووە بەعام تقریباً گەشتووەتە 269 حادیسەمان هەبووە، 14 شێلانمان هەبووە، وەرگەڕان 15مان هەبووە. ئەوانەی کە وەفاتیان کردووە لە نەتیجەی ڕووداوە هاتوچۆکانە 31 کەس بوون، ئەوانشی کە بینارن 297 کەس بوون. ئەم ساڵ عدەدەکە زیای کردووە، یعنی ئێمە تەمەنامان نەکرد عدەدەکە کەمی بکردایە، عدەدەکە زیای کردووە. بۆ نمونە ئستیدامەکان بۆ بە پێکدادانەکان بۆ بە 361، شێلان بۆ بە 18، وەرگەڕان بۆ بە 12، وەفاتەکان بۆ بە 42 سێریکە پارسی وەک بوو ئەم ساڵ 42 کەسی تیاچووە، برینارەکان بوو بە 427. یعنی بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ پابەندنەبوونی خوشک و برای شۆفێر بە یاساکانی هاتوچۆ.